بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باس لە سزای تاوانی کوشتن و خۆکوشتن دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا ئاماژە بەوە دەکات کە کوشتنی مرۆڤێک بە ناحەق و بەبێ هیچ هۆیەک لە لای خوای گەورە زۆر قورستر و ناڕەحەتتر و بێزراوترە لە ڕووخاندن و کاولکردنی کەعبە کە پیرۆزترین شوێنە بەلای خوای گەورەوە. ئیسلامی پیرۆز لەگەڵ هاتنیدا گرنگیەکی زۆری بە ڕۆح و بە ژیانی مرۆڤەکان داوە بۆتە پەرژین و بۆتە مەتەرێزێک بۆ پاراستنی ڕۆح و گیانی مرۆڤەکان. بۆیە بە چاوی ڕێزەوە هەمیشە لەسەر و سامان و گیانی مرۆڤەکانی ڕوانیوە و بە هەموو شێوەیەک دژایەتی ئەو کەسانەی کردووە کەوا مەترسی دەخەنە سەر ژیانی مرۆڤەکان یا بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی سندنەوەی گیانی مرۆڤەکان دەدەن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لە هەرێمی کوردستان کۆمەڵێ دیاردەی خۆکوشتن و کوشتنی کەسانی دیکە لە هەرێمی کوردستان بەرەو زیادبوون چووە و لە حاڵەتەوە بۆتە دیاردە. ئێمە لەم بەرنمەیەدا باز لەوە دەکەین کە سزای کوشتن لە ئیسلامدا چۆن چۆنیە، ئیسلامی پیرۆز چۆن ڕێز و بەها و گیانی مرۆڤەکان ئەپارێزێ و چۆن دەست درێژیکاران سنوورێکیان بۆ دائەنێ و بە سزای خۆیانیان ئەگەێنێ. هەروەها مەسەلەی خۆکوشتن کە لە ئەویش لە چەندین فەرمودەی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم ئاماژەی پێکراوە کە مرۆڤەکان وا لێ دەکا کە دەستیان نەچێتە خوێنی خۆیانەوە. ئەو تایمە دەبینین لە ئەوروپادا کاتێک کە خەڵکی لە خۆشگوزەرانی و ڕەفاهیەت و ئاسوودەییەکی مادیدا دەژین، بەڵام ساڵانە بە ڕێژەیەکی زۆر خەڵکی دەستی دەچێتە خوێنی خۆیەوە، یا لە ڕووبارەکاندا خۆی دەخنکێنێ، یا لەسەر شوقە و vێلاکانەوە خۆی دەخاتە خوارەوە، یا بە خواردنی ژەهر و بە لێدانی دەرزی کۆتایی بە ژیانی خۆی دێنێت کە ئەمە یەکێکی دیکەی لەو دیاردانەی کە لە هەرێمی کوردستان ئەلحەمدوللیلا تا ئێستا لە حاڵەتەوەیە و ئومێد دەکەین کە هەمیشە ئەو ڕۆحیەتە جوانە ئەو معنەویەتەی کە ئیسلامی پیرۆز ئەیبەخشێ بە شوێنکەوتوانی لە ناخ و دڵ و دەرونی شوێنکەوتوان و خەڵکی کوردستاندا هەبێ بۆ ئەوەی بیر لەو جۆرەشتان نەکەنەوە. بۆیە ئەلحەمدوللیلا لە وڵاتی موسڵمانانە ئەم حاڵەتی خۆکوشتنەوە و پەنابردن بۆ خۆژەهراویکردن و خۆخنکاندن و کۆتاییانە بە ژیانی خۆ شتێکی دەگمەنە و ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی هۆکارەکان هەم هۆکاری کوشتن و سزا و دەرەنجامەکانی لەسەر کۆمەڵگە و هەم هۆکاری پەنابردن بۆ خۆکوشتنەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد حەمەخان زانای ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونی. خوا سەلامەتکە یا ڕەبی، خوا لێ ڕازی بێ. مامۆستا پێم خۆشە سەرەتا پێگە و فەزلی مرۆڤ باسکەین لە ئیسلامدا. خوای گەورە لە قورئانی پیرۆزا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگی و بایەخ و فەزلێکی زۆریان بە مرۆڤ داوە بە خوێنی بە گیانی بە سەر و سامانی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد المصطفى صلى الله عليه وسلم. ئێمەی مسلمان خۆی پەروەردگار کە دروستی کردوین ڕێزێکی تایبەتی لێگرتوین، چونکە یەکەم قورئانی پیرۆز کە ئاماژەی پێکایەکێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئەفەرمێ بەڕاستی بە تەئکید من ڕێزم لە بەنی ئادەم گرتووە. هەروەها تەماشاکەین ئەوەی لە ئاسمانە ئەوەی لە ئەرزایە خۆی پەروەردگار بۆ خزمەتی ئینسانی دروست کردووە. یعنی ئەمە ڕێزێکی تایبەتە بۆ خۆشبەختی و گوزەرانی ئینسانی دروست کردووە. تەشبیه نەبێت نەعوذ بالله ئێمە تەماشا بکەین ئەگەر کەسێکی دیاری ئەم کوردستانی خۆمان و دەرەوەی کوردستانی خۆمان ئەبینین تەماشاکەین حیمایەکی زۆری هەیە، زۆر خەڵکی ئاگاداری ئەکا، دیفاعی لێ ئەکا، چواردەوری ئەگرێت، ئەم دیوی ئەکا ئەو دیوی ئەکا لەبەرەوەی کە ئەم پیاوە زەرەر نەیەنێت. ئەمە تەشبیه نەبێ نەعوذ بالله، ئەمە ئینسانە. تەماشا بکەین خوای پەروەردگار ئەم هەموو ڕێزەی لە ئینسان گرتووە بەچی؟ ئەوەی لە ئاسمانایە بۆ خزمەتی ئینسانی دروست کردووە، ئەوەی لە ئەرزایە بۆ خزمەتی ئینسانە، لەبەر خاتریەوەی کەواتە ئەم ئینسانە زۆر بەڕێزە لای خوا، زۆر خۆشەویستە لای خوای پەروەردگار و ئەبێت بۆ خۆشگوزەرانی ئینسان خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە عەلەیهی سەڵات وەسەلام. ناردوویەتی بۆ ئەوەی ئینسانەکان خۆشبەخت بن، پەیامی خوای پەروەردگاریان پێ بگەێنێت. پەیامی خوای پەروەردگار خۆشبەختی تایە بۆ دنیا و قیامەت. ئینسان لە لای خوای پەروەردگار زۆر بەڕێزە، زۆر خۆشەویستە، بۆیە هەموو شتی خستوەتە خزمەتی ئینسانەوە. جا ئینسانیش ئەبێت ئەو ڕێز و احترامی خۆی لای خوای پەروەردگار بهێڵێت، ئەو ڕێزەی بهێڵێت، چونکە یاکۆم هەر ئینسانێک خوای پەروەردگار ئێمەی بۆچی دروست کردووە؟ خۆ ئینسان کە خوای پەروەردگار دروستی کردووە و ئەرز و ئاسمانی لە خزمەتیا دروست کردووە بە شتێکی هەوانتە نییە، بە شتێکی گاڵتە نییە.
چکایەکم خی گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون و عیبادەتی خی پەروەردگار دروستی کردووە جا بۆیە من و تۆی مسلمانیش کە خی پەروەردگار بۆ عیبادەت دروستیکردن ئەو ڕێز و احترامی کە لێ گرتوین ئەو هەموو شتێک خستۆتە خزمەتی ئینسانەوە بۆ ئەوەی ئەو ڕێزی خۆمانە بێڵین بەچی بەخواناسی بە لە خواترسان بە ئاگادار بین چکایەکم خی پەروەردگار ئەوەندە ڕێزی لێگرتوین ئەبێ ئاگاداری خۆمان بین و دەوروبەری خۆشمان بین چکای ئینسان زۆر لای خی پەروەردگار بەڕێزە زۆر خۆشەویستە لای خی پەروەردگار تەماشاکەین ئینسان خی گەورە خۆر مانگ شەو ڕۆژ هەموو بوونەوەر گیاندارەکان هەمووی بۆ خزمەتی ئینسانی دروست کردەوە بۆی ئینسانەکان بەختەوەر بن لەم دنیاە جا بۆیە ئێمەی مسلمانیش ئەبێت ئەو بەختەوەریە هەڵبژێرین ئەو بەختەوەریە بەدەست بێنین بەچی بەدەزێ بە ئیسلام بەدەزێ چکای ئیسلام ڕێزێکی تایبەتی لە ئینسان گرتووە تەماشای ئاەتەکانی قورئانی پیرۆزکەین خودی نردنی ئیسلام بۆ خۆی ڕێزێکی ترە بۆ مرۆڤ ڕێزێکە بە تایبەتی بۆ ئینسانەکان تەماشاکەین ئێمە لە پێش هاتنی ئیسلام پێش هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئینسانەکان لە بازاڕە کاڵایان پێوە کراوە ئینسانەکان فرۆشراون ئینسانەکان بە شێوەیەکی دەرەجەیان بۆ دانراوە ئافرەتان هەر مافیان نەبووە داماوانە سەرەکەی بە حەق و مافی خۆیان نەژیاون لە ژیانە تەماشاکەی ئافرەت زیندە بەچاڵ کراوە ئافرەت مافی نەبووە یعنی کۆمەڵی حەق و حقوقەیە کە ئیسلام بۆی داناوە بەڵام تەماشاکەی خەڵکی تر بە شێوەیەکتر لە ئیسلام تێگا بە غەڵەت لە ئیسلام تێگەیشتووەکەوە ئیسلام حەق و مافێکی تایبەتی زۆر زۆر بە ئینسانەکان داوە یعنی بەختەوەری ئینسان لە ناو ئیسلامە ئەدۆزرێتەوە لە ناو ئیسلامە بەدەستێت ئەگەر ئینسانی مسلمان تەماشاکە ڕێزی ئینسان لای خی پەروەردگار زۆر بەڕێزە یعنی ئەزیەتدانی خەڵکی ئەبێتە مای تاوانی گوناهی گەورە چ جای ئەوەی کە ئێمە باسی کوشتن بێ یا باسی ئەو شتانە بێ ئینسان لای خی پەروەردگار زۆر بەڕێزە خۆشەویستیەکی تایبەتی خی پەروەردگار بۆ ئینسانەکان داناوە بۆ ئەوەی کەوا ڕێز و احترامی خۆیان لە ئیسلامەوە ببینەوە مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن دەستەبەری پاراستنی ئەم ڕێز و حرمەتە دەکا بۆ نمونە ئێستا ئێمە لە ئاەت و فەرمودەکانەوە دەزانین کە ئەگەر بەراوردی مرۆڤ لە سەردەمی ئیسلام و لە سەردەمی بابلی و ئاشووری و جاهلیەت و لای یابانیەکان ئەمانە بکەین دەبینین ئیسلام ڕێزێکی زۆری بە مرۆڤ بەخشیوە بەڵام چۆن ئەم ڕێزە دەپارێزێ بۆ منە چۆن دەچێتە مەیدانەوە دژی ئەو کەسانی کە دەیانەوێت ئەم ڕێز و تەکریمەی مرۆڤ بخەنە ژێر پێی خۆیانەوە ئیسلام بەو شێوەیە ئەچێتە مەیدانی ئەم جۆرە کەسانەوە کە ڕێز و احترامی مرۆڤەکانیان لا کەم بێت ئەم هاتووە خی پەروەردگار قورئانی پیرۆزی ناردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەکانی باس کردووە بۆی ڕێزی بۆ ئینسانەکان بگەڕێتەوە یەکێک لەو فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ڕێزی ئینسانمان بۆکە ئەفەرمێ چی ئەفەرمێ ئینسانەکان لەبەرەوەی ئەوەندە بەڕێزن ئەفەرمێ یەکێک لەو تاوانە گەورانە یەکێک لەو تاوانە گەورانە کوشتنی مرۆڤە کوشتنی مرۆڤە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئیجتەنیبوا سەبع موبقات خۆتان بپارێزن لە 5 تاوانی لە 7 تاوانی ماڵوێران کرد سەبع موبقات یعنی ئەو تاوانانەی کەوا ماڵی ئینسان وێرانەکەن ئەوانەی کە خەسارۆمەندی ڕۆژی قیامەت و لە دنیاە ئینسان سەرشۆڕەکەن خوا پەنامان بە جا ئەم 7 تاوانەیش یەکێک لەو تاوانانە تاوانی کوشتنە ئەفەرمێ قەتل المؤمن یعنی کوشتنی ئینسانی ئیماندار کوشتنی ئینسانی ئیماندار کەوا بە ناحەق بکوژدێت لای خۆی پەروەردگار زۆر زۆر بەڕێزە لە زەوال الدنیا ئەهوەن عند الله یعنی تێکدانی هەموو دنیا ئاسانترە لە لای خۆی پەروەردگار لە کوشتنی مسلمانێک بە ناحەق یعنی تێکدانی دنیا ئاسانترە لای خۆی پەروەردگار بۆ ئەوەی کەوا ئینسان ڕێزی بگەڕێتەوە تەماشاکەی خۆی پەروەردگاریش لە یەکێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزە لە سوورەتی نیساء ئەفەرمێ چی ئەفەرمێ ومن قتل مؤمنا متعمدا هەر کەسێک منەکە نەکیرەیە یعنی نادیارە خۆی پەروەردگار ئەفەرمێ ئەگەر ئەو کەسە عیبادەتکارێکی زۆریش بێت ئەفەرمێ ومن قتل مؤمنا ئەگەر ئەو کەسە ئیماندارێکی زۆریش بێت یعنی تەقوادار بێت و پاشان ئەفەرمێ ئەگەر حەجی ماڵی خۆیشی کرد بێت ئەگەر عیبادەتی خۆی گەورەی زۆر هەبێت حەجی ماڵی خوا زەکاتیش بە ئەفەرمێ مؤمنا متعمدا بەدەستی ئەنقەس ومن قتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم ئەفەرمێ یەکێک لەو سزانەی کە خۆی پەروەردگار بۆی داناوە فجزاؤه جهنم ئەمجا ئەفەرمێ خالدا فيها جزاؤه جهنم ئەمە یەکێک لەوانەی کەوا ئینسان دەستی بچێتە خوێنی ئینسانی مسلمانێک ئەوەندە گەورەیە فجزاؤه جهنم خالدا فيها بەبەردەوامی تایە ئەمێنێتەوە وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما خۆی پەروەردگار ئەفەرمێ جزاؤه جهنم خالدا فيها ئەمە دوو عقوبە
يعني أما دواني خواي پروردگار لێرەدا باس کردووە خالدا فيها وغضب الله عليه خواي گەورە غەزەبیشی لێ ئەگرێت ولعنه لعنة يعني للرحم خوي ببشي أكا ولعنه وأعد له عذابا عظيما خواي گەورە عذابێکی سەختیشی بۆ ئامادە ئەکا ئەو عذابە سەختە بۆ ئەو کەسانەیەکەوە خالدا فيها بەبەردەوامی ئەمێننەوە ئەوەی کە بڕوای يعني قەناعەتی وابێ کوشتنی مسلمان دروسە ئەو ئینسانە پێی کافرە بێت بە ئەبەدی لە دۆزەخە ئەمێنێتەوە بە ئەبەدی لە دۆزەخە ئەمێنێتەوە ئێو کەسانێکی کەوا بڕوای پێی نەبێ بەڵام مسلمانێک ئەکوژێت ئەوش بە هەمان شێوە سزای دۆزەخە چێژێ مەگە بە ڕەحمی خۆی پەروەردگار بە ڕەحمی خۆی لە دۆزەخە ڕزگاری بکە جا بۆیە من و تۆی مسلمان ئەبێ ئێمەی مسلمان زۆر وریابین کوشتنی ئینسانی مسلمان خوێن ڕشتنی مسلمان زۆر ئاسان نییە یعنی زۆر سادە نییە کە ئینسان دەستی بچێتە کوشتنی کەسی مسلمان ئینسان کە بچێ خۆی بکوژێت یا خەڵکی بکوژێت ئەمە زۆر گرنگە بۆیە من و تۆی مسلمان ئەبێ زۆر وریابین و ئاگامان لێبێ لە فەرمودەی تراکەوە فەرمودەکانمان زۆرن باسی ڕێز و کوشتن ئەکات بەڕاستی لەبەرەوەی یەکێک لەو فەرمودانەی ترا فەرمێ هەر ئینسانێک مسلمانێک بکوژێت بە بەشداریکردن بە کەلیمەیەک بە بەشداریکردن بە کەلیمەیەک ئەفەرمێ خوای گەورە بەهەشتی لەسەر حرامەکە سبحان الله يعني زۆر گەورەیە بۆیە من و تۆی مسلمانە بێ زۆر وریابین و ئاگامان لێبێ ئەبێ خەڵکی زۆر بە حەزەرەوە ئەم کوشتنە هەڵگرێت تەماشاکەی خەڵکی کوردستانی خۆمان و دەرەوەی کوردستانی خۆمان زۆر بە سادەیی کوشتنیان کردوێتەوە بە تایبەت کۆمەڵێک کەناڵ هەیە کەوا سێرەکەی ئەم کەناڵانە تەماشاکەی خەڵکی هانەدەن بۆ کوشتنی خەڵکی بۆ فەسادی کۆمەڵایەتی بۆ ڕێز و احترام نەمانی خەڵکی لە ناویەکە تەماشاکەی منداڵ ڕێز لە باوکی ناگرێت باوک ڕێز لە منداڵ ناگرێت سێرەکەی شیرازەی کۆمەڵایەتیان پچڕاندووە تێکیان داوە کوشتنیان زۆر سادە کردوێتەوە لە کەناڵە لە هەندێک لە کەناڵەکانە بەڕاستی یعنی ئێمەی مسلمان ئەبێ زۆر وریابین و ئاگامان لێبێ کوشتنی ئینسانی مسلمان ئەگەر بە کەلیمەیەکیش بێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بە ئیمزایە بە کۆمنتێ بەوەی کەوا کوشتنت بەلاوە دروست بێت خوا پەنامان بە ئەمە یەکێک لەوتان فەرمێ پێغەمبەری خوا بەهەشتی لەسەر حرامە ئینسانە بەڵێ يعني زۆر تاوانێکی گەورەیە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ زۆر وریابێ و ئاگادار بێ لەسەر ژیانی یعنی سەرەکەی کێشەی کوشتن زۆر بووە هەمووشی پەیوەندی بەشتی مادی و دنیاییەوە یعنی تەماشاکەی لەسەر بستە زەویە لەسەر بۆمنە معاشێکە لەسەر حیزبایەتیەکە یعنی لەبەر خاتری خوای گەورەش نییە تا خوای گەورە حسابێکی تری بۆ بکات لە قیامەتە بەتەئکید ئەگەر ئینسان ئیسلام نەهاتووە بۆی خەڵکی بکوشێت یعنی ئێمە لەوە چێ کۆمەڵی خەڵک بە عەکسەوە لە ئیسلام تێگەیشتووە ئەڵێن چی ئەڵێن ئیسلام هاتووە بۆی کەوا خەڵکی بکوشێت سەرکەی کوشتاری ئین بکردەوە وقاتیلوهم حتى لا تكون فتنة ئەمە بە عەکسەوەیە برای بەڕێزم یعنی تەماشای ئەم ئاەتانە بکەین ئەم ئاەتانە خەڵکی لی تێناگا ئەنا ئیسلام نەهاتووە بۆی خەڵکی بکوشێت ئیسلام هاتووە بۆ ڕەحمەتە یعنی تەماشاکەین ئیسلام نەهاتووە بۆ ئەوی کەوا لە هەموو شەڕەکانی ئیسلامە کۆمەڵانی خەڵکی کەم ینی کوژراوە بەڵام سێرەکەی لە شەڕێکا تەماشاکەی بە ملیۆنەها خەڵکی ئەکوژرێت ینی ئەوتا لەم چەند ساڵی پێشوە لەم چەند مانگەی پێشوە تەماشاکەی یەکێک لەو مزگەوتانەکەەوە کۆمەڵێک منداڵی يعني هیچیان لەسەر نییە هەر لە قانونیش هیچیان لەسەر نییە لە مزگەوتێکە هەموو حافظ قورآن بوون بە تیارە لیان ئەدرێت يعني بەتەئکید لە ئەفغانستان بە تیارە لیان ئەدرێت يعني تەماشاکە ئەمە چییە ئەمە ناوێنەی چی بەڵام ئەگەر تەماشاکەی بچووکترین شتێک لەسەر ئیسلام سەرەکەی لێمان گەورە ئەەکەن زۆر باش مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن ئەو کەسە فێرەکە کە هەوڵی بۆمنە خۆپاراستن بداوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لێ پرسیکرد یەکێک هات بۆمنە دەستدرێژی کردە سەرم یا بۆمنە هات ماڵەکەم داگیر بکە پێغەمبەری خوا فەرمی ڕوبەڕووی بەرەوە ئەگەر تۆ ئەوت کوژی چی لەسەر هیچی بۆ نییە و ئەگەر ئەو تۆی کوشت ئەوە تۆ شەهیدی کەواتە ئەمە جۆرێکە لە هەم ڕوبەڕووبوونەوە فێرکردنی شۆڕشێکە بۆمنە ئیسلام چۆن فێری شوێنکەوتوانیەکە کە لە کاتی دەستدرێژیکردنی کەسانی خراپەکاردا بەرگری لە خۆیان و لە ماڵ و مناڵیان بکەن لە سەروەت و سامان و لە گیانی خۆیان بکەن مامۆستاگیان خۆی ئێمە وتمان ئیسلام نەهاتوە بۆی خەڵکی بکوشێت و تەماشا بکەین لە مێژوو دەستوری مەدینەیە جوولەکەی تیا بووە منافقی تیا بووە پێغەمبەری خوا سازم کەسیان نەکوشتووە کەسیان دەرنەکردووە ئیسلام هاتووە دینی خۆی پەروەردگار بڵاوە پێ بکات گەشەی پێ بدا بیگەێنێ بە هەمووی سەر ئەرز لەبەرەوەی بەختەوەری هەموو ئینسانەکانی تایە سەرەکەی ئەوانەی کەوا زیمەن ئەوانەی لە زیمەی مسلمانانان پێغەمبەری خوا فەرمێ سازم هەر کەسێک بکوژێت لە زیمەی مسلمانانە خۆی گەورە بەهەشتی لەسەر حرامەکە لە فەرمودەیەکی ترە
یعنی تەماشاکە ئەوەی لە زیمەی ئینسانی مسلمانە بێت ئەگەر بکوژرێت با کافریش بێت چکە ئێمە زەمانەتمان هەیە کە وەختێک ئەوان دیە ئەدەن بۆ سەلامەتیانە سێرەکەی ئیسلام نەهاتوە شەڕیان لەگەڵاکە ئیسلام نەهاتووە بۆ کوشتار بەڵام هەر وەختێ بەرگریان کردکەوە دینی خۆی پەروەردگار نەگا بانگەوازی خۆی پەروەردگار نەگات ئەو وەختە ئیسلام بەرەنگاریان ئەبێتەوە لە فەرمودەکانی تریشاکەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إلا بالحق الإسلام ئەفەرمێ ئەو کەسەی کەوا ئەکوژرێت إلا بە حەقی ئیسلام نەبێ ئەکوژرێت ئەم حەقی ئیسلامە چییە سێشتی داناوە یەکەمیان ئەفەرمێ النفس بالنفس يعني كسي أكوجي أفرمي النفس بالنفس سيركي أفرمي ولكم في القصاص حياة خايقول أفرمي ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تذكرون جاء أفرمي لعلكم تتقون جاء أفرمي شي أفرمي ولكم في القصاص حياة النفس بالنفس أما حق إسلام أما إسلام داينا وكسي أكوجي بنا حق وهاي بكوجريته وبلام سبحان الله سيركي لكردستاني خومانا كسي أكوجيت بنا حقش أكوجريت هیچ حقێکی نییە کەوا کوشتویەتی تەماشا ئەەکەی ئەم ئینسانە چەند ساڵێک سجنەکرێت یا واستەیەکی هەیە بەریەدەن یا بۆ خەڵکی فەقیرە ئیجرئاتی لەگەڵا ئەکرێت خەڵکانێکی تر خەڵکیشیان کوشت و بەجادەی پانا بۆ خۆیان پیاسەیەکەن و کەسێکیش ناڵێ بەری چاوتان کلی پێوە يعني بەڕاستی إلا بالحق الإسلام ئەم حەقی ئیسلامە النفس بالنفس کەسێ ئەکوژێ ئەگەر کەسێکی کوشت بە ناحەق هێنایان کوشتیانەوە ئەمە حکمی ئیسلامی هەبێ حکومەتی ئیسلامی هەبێ هێنایان ئەو نەفەریان کوشتەوە تەماشاکەی خەڵکی تر سڵەکات خەڵکی تر ناوێرە خەز بکوژێت بەڵام ئەگەر هاتوو کەسێکی کوشت کەس قسەی نەکرد شکاتێکی لێکرا بە چەند واستەکاریە بە هەزا حاڵ هەفتەیە مانگێ 2 مانگ ساڵێس کرایە سجن بەس چەند ساتێکی کەم ئەمە بە واستەیەک بە بەرتیلێک بەردرا ئەو وەختە خەڵکی تر ئەڵە جاوە کوشتن چییە یا هاتن سێرەکەی حکومەت ئەمە ئاسانکاری کردو بۆ کوشتن یەکی تر لەوانە سێرەکەی پیامەقۆڵان و ڕیسپیان کەسێ بە ناحەق ئەکوژێت سێرەکەی ئێمە ئەچین واستەی بۆ ئەەکەین ئێمە ئەچین تەکلیفی بۆ ئەەکەین ئێمە ئەچین پارەی بۆ کۆ ئەەکەینەوە یعنی ئەمە ئەزانی ئەم کەسە فێرە بێ بەڕاستی یعنی ئەم کەسە وای لە ئێتکەوا دەسێتە خوێنی خەڵکی تر ئەم کەسەکەوا سڵ ناکا لە کوشتن جا بۆیە النفس بالنفس ئەمە یەکەم دووەم کەسێ زینا بکات پیاوێکەوە ژنی هەیە زینا ئەکا ئافرەتێکەوە شووی کردو مێردی هەیە زینا بکە یعنی ئەمانە ئیسلام دایناوە و کەسێکی تر کەوا پێوترێ مرتد هەڵگەڕاوە لە دین و یەکێکی تر لەوانە کە ئەفەرمێ کەسێک هاتە سەر ماڵت ئەوەی جەنابەت کە پرسیارەکەت کرد کەسێ هاتە سەر ماڵت پێغەمبەری خوا فەرمێ من قتل دون ماله فهو شهيد من قتل دون عرضه فهو شهيد ئەفەرمێ کەسێک لەسەر ناموسی خۆی بکوژرێت کەسێک لەسەر ماڵی خۆی بکوژرێت یعنی تەماشاکە دیفاعکردن لە ماڵی خۆت دیفاعکردن لە وڵاتی خۆت واجبی سەرشانمانە واجبی سەرشانمانە ئیسلام یعنی هاتووە بۆ بەختەوەری هەموو ئینسانەکان بەس تەنها نەهاتووە بۆ بەختەوەری تەنها خۆمان تەنها مسلمان و ئابزانین نا ئیسلام بۆ بەختەوەری ئینسان هاتووە تەماشاکەی وڵاتت ئەگەر هاتوو دوژمنان بیانەوێ وڵاتی تۆ داگیرکەن ئەو وەختە تۆ دیفاعکردن واجبە و ئەگەر کەسێک بیەوێ بێتە ماڵت داگیرکات سەرۆت و سامانت ببات بیەوێ بتکوژێت بێتە سەرت بۆ کوشتنت ئەو وەختە تۆ دیفاع لە خۆتەکەی محاولەیەکەی نەیکوژی بەڵام کە چاچار بوو ئەو تۆ بکوژێت ئەو وەختە تۆش ئەو بکوژی بە قاتیل حسێب نیت چونکە قاتیل ئەو کەسەیە سێ جۆر قەتلمان هەیە قەتڵی عەمدەنمان هەیە خوا پەنامان بە ئەوەیان خەتەرەکەی ئەو کەسەیە کە کەسێک بە ناحەق ئەکوشێت قەتڵی عەمدەن ئەمە قەتڵی عەمدە خەتڵی خەتەمان هەیە کەسێک تەماشاکەی بە خەتە کەسێ ئەکوژێت چۆن بڵێن کەسێک ئەچێ بۆ ڕاوچی فیشێکێک یا فیشێکی لە دەستی دەرەچێت ڕووداوەکانی هاتوو چۆژەر ئەمان هەندێک ڕووداوەیە کە لە قانونە لە یاسایە بۆ نمونە ئەو جادە وتراوە 100 بڕۆ تۆ لە 90 ئەڕۆی قەدەرەن لەویا تووشی شتێکە بیت ئەمە قەتلی خەتە ئەم بەدەستی ئەنقەز نییە کە تۆ ئاگاد لە خۆتەوە سایقێکی جوانەکەیت لە 90 ڕۆشتویت تەماشاکەی قەدەرەن کە شتێک ئێتە بەردەست ڕووداوێکت لێ قەومێت کەسێکە کوژیت ئەمە خەتە ئەمە خوێنت لەسەرە ئەتوانرێ عەفوشکرێ بەڵێ ئەمجار حەق وڵایش هەیە کەوا دوومان بە ڕۆژوو بوونە ئەمە حەقی خۆی پەروەردگارە ئەو کەسێ کوژێت کەوا کوشتویەتی بۆتە باعسی نەفسێکە لە دنیاە بێبەشیکەیت لە ژیانە بێبەشیکەی لە عیبادەت بێبەشیەکەی ئەمە حەقێکەیە کەوا دوومان بە ڕۆژووی بۆ خۆی پەروەردگار بۆ کەفارەتە ئەمە پێ ئەوترێت و لە هەمان کاتیشا یا لێ خۆشبوونە یا ئەوەتا دیەیە خوێنە ئیسلام ئەمانەی داناوە بەڕاستی و ئەوی تریشان قەتلی شیب هەیە شیبهە خەتە بۆ نمونە تەماشاکەی لەگەڵ کەسێکە دەمقڕەیەکە بێ شتێکە بێ تەماشاکەی زلەیەکی لێدی و زلە کەسێک ناکوژێت
وەکوی حەزەتی موسا لە جوولەکە لە کابراایەکی کوش بەڵام خۆمە قەتڵی خەتە بوو یا بەردێکی بچوو کەڵەدەی تەماشاکە کەسێک بەریەکەوێ و ئەیکوژێت یا قاچێکی دەبەر قاچی کەسێک و ئەکەوێ و ئەمرێت ینی بە شتێکی زۆر ینی سادە کەسەکە ئەو شتەی ئەو ئالەتەی ئەو شتەی کە تۆ ئەیکەی هی کوشتن نییە هی کوشتن نییە ئەوە پێوترێ شیبها خەتە ئەم ئینسانە کەفارەتی لەسرە و ئەتوانێت خوێنیشی لەسرە ینی ئەتوانێت لی خۆش بن ئەفویکەن یا خوێنی بدەن خوێن بدەن بۆی خزمان ئەمانە کوشتنەوەی لەسەر نییە ئەم کەسە کوشتنەوەی لەسەر نییە ئەم دوو جۆریان کوشتنەوەی لەسەر نییە بەڵام قەتڵی ئەمد کوشتنەوەی لەسرە ئەبێ بکوژێتەوە کابرا بە عەمدی مسلمانێک ئەکوژێت و دەستی ئەچێتە خوێنی ئینسانەکان لەمەدا ژیان و وەلەکم فی القصاص حیات ینی ژیان دروستە بێت ئەگەر ژیان هات و گەڕ لە ئەوژێ و بێت سەروبەرەی ئاغایەتی دروست ناوەکەوەی چۆن ئێستا لە کۆمەڵگەی ئایبینین بەڵێ ینی ئێستا تەماشاکەی شتەکانمان کەوا کوشتنەکان هەمووی زۆربەی لەسەر دنیاە شتێکی زۆر سادەیە تەماشاکەی کەسێک بە بچووکترین شێوە سایقیەکات هەڵەیەکی بچووکەکە سی کابرا بۆی دا ئەبەزێ و ئیشارەتی داتێ بڕۆ ئەولا و تەماشاکەی چەند شتێکمان لەوە بینیوەکەوە ڕووداوی کوشتنی کۆمەڵێ ڕووداومان بینین لە ماوەی ڕابردوو چەند ساڵی ڕابردوودا ئامۆزا و کوڕ و برازا و پاسەوانی بەرپرسەکان بوون بە ئاشکرا بە ڕۆژی ڕووناک لە ناوجەرگەی شارەکاندا ڕۆژنامەنووس مامۆستای ئاینی ئەمانەت بۆ ئەکوژن نمونەیەکیشمانەیە کە کوڕ عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز هەر ئەوەندەی کە قامچیەک بە قیبتێکدا دەکێشە ئیمامی عومەر تۆڵە تەنان دەڵێ لە باوکیشی وەربگرەوە ئەوەی کە ئافرەتێکی مەخزومی وەکو دزیەک دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئوسامەی کوڕی زەید تووڕە دەبێت و پێی دەفەرمێت سوێن بەخوا گە فاتیمەی کچیشم دزی بکە هەم بە هەمان شێوە دەستی دەبڕن ئیسلام چۆن بەگژ کوڕە بەرپرس و ئەوانەی کە پشت و پەنایان هەیە و دەستدرێژیەکەنە سەر گیان و شەرەفی خەڵک چۆن بەگژ ئەماندا دەچێتەوە کۆڵێ ناهێڵێ جیاوازیەک دروست بێت هەتاوەش کە بە ئەبوزەڕی غیفاری دەفەرمێ کاتێک کە بە بیلالی حەبەشی ئەڵێ کوڕی ژنە ڕەشەکە پێی دەڵێت تۆ هێشتا پیاوێکی جاهیلی بەشێک لە جاهیلیەتت تێداما و تەنان داواش لە بیلال دەکات کە قسەکەی پێ بڵێتەوە یان بەو نەگەردنی ئازاب بکەن. تەماشای سیرەت و ژیانی ئیسلام بکەین دینی خوای پەروەردگار وردبینەوە لێی ئەبینین پڕە لەو مێژووە جوانانە کەوا ئینسان شانازی پێوە بکات یەکێک لەو شتانەی کەوا ئینسان شانازی پێوە بکات ئەم شتی زۆر زۆرمان هەیە ئەوە یەک تەماشاکەی کەسێک حکم و دادگایی وەکو جەناب و فەرمووت ئەیباتە لای قازی کە قازی حکم بەسەر کێدا ئەدا ئەڵێ بدەن لە باوکیشی چونکە ئەگەر بەهۆی دەسەڵاتی باوکیەوە نەبووە نەیەتوانی بدالێت زلەیەک با لە قبتێکە ینی بەڕاستی ئێمەی موسڵمان تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بیلالی حەبەشی فەرمێچی بە بیلال ینی بیلالی حەبەشی بەس تەنها قسەیەکی پێوتراوە ئەم پیاوە بەڵێ ڕئیس عەشرەت قسەیەک بە کەسێک ئەڵێت بە کەسێکی عەبد کە بیلالی حەبەشی کەسێک نەبووە کەوا عەشرەتی بێ و خەڵکی هەبێ و پشتی هەبێ و ئەو شتانە هیچی نەبووە سەرەکەی سبحان الله ئەم ئیسلامە هەدە دیفاعی لێکە پێغەمبەری خوا فەرمێ تۆ هێشتای ئەی فڵان کەس تۆ هێشتای نەفامی لە ناو دەمارەکان تا ماوە چونکە ئەو قسەتە غەڵەتە کردوتە یعنی سێرکەی یەکێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە یەکێکی تریان ئەڵێ چی ئەڵێت باڵای کورتە پێغەمبەری خوا فەرمێ ئەو کەلیمە چونکە ئەمە ڕێزی ئینسانە ئەفەرمێ ئەو کەلیمە بخەیتە ناو دەریاوە هەموو دەریا بۆ گەنەکە ینی ئەوەندە ناڕەحەتە دێت چ جای ئەوەی کەوا ئینسان تەماشاکەی ئەوەی کە دەسەڵاتدار بێت خەڵکی بە زەوقی خۆی ئەگرێت و ئێنێ و ئەکوژێت ئیسلامیش پێ ئەمە بەڕاستی زۆر زۆر نمونەمان زۆرە یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ ئەتەدرون من المفلس لە فەرمودەیەکە ئەفەرمێ ئەزانن کێ مفلیسە بە سەحابەکان ئەفەرمێ سەحابەکان هەمووی لە خزمەتی دانیشتوون لە وەڵاما ئەفەرمن مفلیسی ئومەت ئەوەیە کەوا دینار و درهەمی نەبێ پێغەمبەری خوا فەرمی نەخێر ئەو کەسەیە کە نوێژی هەیە ئەوەیە کە ڕۆژووی هەیە وانە ئەوەیە کە زەکاتیشی داوە ڕۆژووی گرتووە زەکاتی داوە نوێژی شەکە تەماشاکەی بەڵام فەرمێ لەو ئەدا عەزێتی ئەوەکە بۆهتان بۆ ئەوەکە ئەو ئەکوژێت سوکایەتی بۆ ئەکە ینی عەزێتی مرۆڤەکانەدا عەزێتی مرۆڤەکان عەزێتی ئینسانەکان چ جای کوشتن ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەو ئینسانە ئێنێت هەرچی ئەوەی عەزێتی خەڵکی کردوێنێ حەقیان نەداتەوە لە دوایە هیچ چاکەیەکی نامێنێت ئەفەرمێ لە خراپەکانی ئەوانەی کەوا عەزێت دراون لە خراپەکانیان دەدرێ بەسەرم ئینسانە ئەفەرمێ ئەوە مفلیسی ئومەتی منە ینی بەڕاستی ئەوانەی کەوا ئەمڕۆ بەهۆی دەسەڵاتداریەوە یا بەهۆی حیزبەکەیەوە یا بەهۆی سوڵتەکەیەوە یا بەهۆی ئەوەی کەوا دەسەڵاتی هەیە تەماشاکە عەزێتی خەڵکیەکە سوکایەتی بە خەڵکیەکە خەڵکی ئەکوژێ خەڵکی هانەدا بۆ کوشتن
بەڕاستیەوە تاوانێکی زۆر گەورەیە لە ڕۆژی قیامەتە ئەو ئینسانە محاسبە ئەکرێ محاسبەیەکی تونیشی لەگەڵ ئەکرێت ئەو محاسبەی کەوا چاوی بە بەهەش ناکەوێت چونکە ئەو بۆتە سەبەبی کوشتنی خەڵکی هەر سەرنجانی ژەکو هەموو تاغوتەی ڕۆژهەڵاتی ناوڕازیا لە زێرا و لە کونە دینەکانە دەریانە هێن و بەس ئەوە مێژوویەکە بەڕاستی بۆ من و تۆی مسلمان مامۆستا ئازاد ڕۆڵی جەنابەت ئاماژەت پێ کرد زۆر جار لە هەواڵەکانە بە هەواڵێکی سەرنجڕاکێش باز لە کوشتنێک ئەکرێت کە جۆرێ لە جۆرەکان پاڵەوانێتی و بەتەڵیەکە دەن بە بکوژەکە ینی جۆرێک لە جۆرەکان بە جوانی باسیەکەن یان لای خەڵک شتێکی زۆر قێزەون باز ناکرێت یا لە دراماکاندا لە زنجیرە دراماکانە لە وەرگێڕانەکاندا هەمیشە کوشتن حزوری هەیە یان لە زنجیرە کۆریەکاندا و کاتە لە هەرێمی کوردستان دەمانبینی منداڵ بە ئاسنێک بە دارێک هەمیشە هەوڵی دەدا لە ئاساییکردنەوەی دەکە بەرامبەر بە هاوڕێکانی کە شمشێری بەکارهێنا یان بەونە دەمانچە بەکاردێنێ پێم خۆشە لەبارەی ڕۆڵی میدیاوە ئایا ڕۆڵی میدیا دەبێت لە بەرامبەر کەپکردنەوە و نەهێشتن و کاڵکردنەوەی کوشتندا دەبێت چی بێ و چ ڕۆڵێکی بە پرسیارانی دەکەوێتە سەر وڵاهی مامۆستا بەڕاستی هەندێک لە میدیاکانی ئێمە لە بری ئەوەی کەوا ئەم جۆرە کوشتنانە زۆر بە شتێکی قێزەوەن باس بکەن زۆر بە شتێکی ترسناک باسکەن بۆ کۆمەلگامان تەماشاکی دەرامای لەسەر دەرەکرێت تەماشاکی فلیم پێشکەش ئەکرێ بەرامبەر کۆمەلگایەکەوە کۆمەلگایەکی مسلمانە تەماشاکی کار ئاسانی بۆ ئەکرێت یعنی ورد ئەبینەوە لە هەندێک دراما کە هەندێک شتی تیا ئەبیسرێت کە ئەبینرێت بەڕاستی هەندێک شت باسەکرێت یعنی جێگەی ئەسەفە جێگەی داخە بۆمان ئێمەی مسلمان سێرەکەی گوێ نەدەین بەوەی کەوا کوشتنی ئینسان زۆر سادە بێت کوشتنی ئینسان جارێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەوری کەعبە ئەسوڕێتەوە فەرمێ کەعبە تۆ زۆر زۆر خۆشەویستی لای خۆی پەروەردگار تۆ زۆر گەورەی لای خۆی پەروەردگار تۆ زۆر بەڕێزی لای خۆی پەروەردگار سوێن بێ بەو کەسی کە گیانی منی بەدەسە کوشتنی مسلمانێک کوشتنی ئینسانێک لە لای خۆی پەروەردگار زۆر لە تۆ گەورەتر یعنی کەعبە چەندێ پیرۆزە کە مسلمانان چۆن ڕووی تێکەن کە ماڵێکە لە ماڵی خوا یەکێکە لە ڕوکنەکانی پایەکانی ئیسلام تەماشاکەی پێغەمبەری خوا فەرمێ کوشتنی مسلمان زۆر گەورەترە لەوە لە تێکدانی کەعبە لە ڕوخانی کەعبە دەی تەماشاکەی ئەو دەرامانە و ئەو فلیمانە و ئەو بەرنامانە و ئەو باسانە کە ئەکرێت لەسەر کوشتنی ئینسان و وەکو جەنابت فەرموود زۆر بە بەتەڵی باسی ئەکرێت زۆر بە وەکو فلیمێک و شتێک پێشکەشی کوردەواری و مسلمانی ئێمەی ئەکرێت کابرایەک لە وڵاتانەکەوە فێری 50,000ها فعلی کوشتن و ئەوانەمان بۆ ئێن بەڕاستی ڕێگای کوشتنەکان چی بکەین چی نەکەین ئەمجا ئەومە دەستێکی لە پشتەوەیە بۆ ئەوەی کەوا کۆمەلگای ئێمە بەڕاستی کۆمەلگایەک بێت کۆمەلگایەکی کوشتار بناسرێت بەڵام بەعکسەوە ئێمەی مسلمان ئامادەنین کەوا کەس بکوژین و ئامادەش نین کەوا خوێنی مسلمانمان بەلاوە گرنگە خوێنی ئینسانمان بەلاوە بەڕێزە چکە ئینسان لەسەر ئەرزا خوای گەورە ڕێزی لێگرتووە ئێمەش واجبی سەرشانمانەکەوا ڕێز لە ئینسانەکان بگرین زۆر باش مامۆستا زۆر جار هەر لە ماوەی ڕابردوودا زۆربەی زۆری ئەو کوشتانەی کە دەیبینین لە پلە خزمایەتیە نزیکەکاندایە کوڕ دەستی دەچێتە خوێنی دایک و باوک و خوشک و براکەی لە هەڵەبجەی شەید بۆ نمونە لە سلێمانیە کوڕێک تەنها لەبەرەوەی کە دایک و باوکی ڕازی نییە بچێتە داوای کچێک بۆی دایکی و باپیری و باوکیشی دەکوژێت لە هەولێر بۆ منە دەیان نمونەی دیکە یان بۆمە برا خوشک دەکوژێت ینی بۆ منە ژن مێردەکەی ئەخنکێنێ ئەم جۆرە کوشتنانە جیاوازی هەیە لەوەی کە مرۆڤێک بۆ نمونە بچێ کەسێکی بێگانە بگوژێت ئەمە هیچ جەردووکیان بوونە بێزرا و ناشرینە بەڵام تۆ مرۆڤێکێندا دڕندە بێ مرۆڤێکێندا ناشرین بە دەستی بچێتە خوێنی باوکی خۆی و دایکی باوکی خۆی ئەمە لەوەچێ گەورەترین پلەی نزمی و پەستی مرۆڤ بێ مامۆستاگیان وەکو عەرزم کردیت ئێمە وتمان کوشتن لە ئیسلامە قەدەغەیە بە تاوانێکی زۆر گەورەیش باس کراوە ئەو کوشتنە ئایا ئەگەر کەسانی نزیکی خۆت بن تاوانەکەی زیاتر گەورەیە بۆ سێرەکەی ئیسلام هاتووە فەرمی هەر کەس باوکی خۆی بکوژێ بێبەشە بێ لە میراتەکەی یعنی دیارە نمونە هەیە برای کوشتووە لەبەرەوەی میرات نەبات ڕاستە وانە لەبەرەوە میرات نەبات دەی ئەو بکوژە هەم ئەوە تاوانی قەتڵی لەسرە خوا پەنامان بە هەم لە سەر ڕایەوەکەوە تاوانی قەتڵیش لەسرە مەحرومە بێ لە میرات نابێ میراتی بدرێتی ئیسلام هاتووە عقوبەیەکی تریشی داناوە لێرە ئەوانەی کە نزیکی یەکن هاتووە چی کردووە فەرموویەتی ئەبێ بێبەش بێ لەو میراتە کچێک دایکی خۆی ئەکوژێت لەبەرەوەی پارەکەی ببە دەی ئیسلام هاتووە قەدەغەی کردووە نابێ میرات بدرێ بەو ئافرەتە نابێ میرات بدرێ بەو کوڕەیە بەو کوڕەیەکەوە باوکی خۆی ئەکوژێت دایکی خۆی ئەکوژێت
ئەمە سەرڕای ئەوە کەوا قەتڵەکەیە باسمان کرد کە تاوانێکی زۆر گەورەیە و کردەوەیەکی زۆر قێزەونە و شتێکە کەوا لە لای خوای پەروەردگار بێزراوە وەخوا نەهی لێ کردووە پێغەمبەری خوا ساسم نەهی لێ کردووە ئەوەی مسلمانیش ئەکوژێت ئەوەی چ جای هەتا ئەفەرمێ کەسێک کافرێکیش بکوژێت بە ناحەق کە هیچ حەقێک نەبێکەوە لەسەر کوشتنەکەی ئەفەرمێ ئەو ئینسانە بێبەشە بێ لە بەهەشت يعني ئەمە ئێمە ئەترسێنێت ئیسلام ئێمە ئاگادارەکاتەوە ئەی مسلمان تۆ نوێژ و عیبادەت و ڕۆژ و زەکات و خەیر و خەیرات و ئەمانە هەمووی ئەەکەی بۆ ڕەزامەندی خوایە و بۆ ئەوەیە کە خوای پەروەردگار پاداشت باتەوە لەسەری دەیسێرەکەی تۆ لەسەر شتێکی دنیایی لەسەر شتێکی زۆر سادە لەسەر کۆمەڵی هۆکاری زۆر بەسیت کە لە خۆمان بە چاوی خۆمان ئەیبینین و بە گوێی خۆمان بیستومانە کە لە کوردستانی خۆمانە ڕوویانداوە سێرەکەی ئینسان خۆی بێبەشەکە لەو بەهەشتە فراوانی خۆی پەروەردگارە بۆ شتێکی دنیایی زۆر جار زۆر دنیاکەشی بەدەست نایەت لەبەرەوە کەسێکە کەسێ بکوژێت خۆشەویست نیە لە ناو خەڵکیە بەڕاستی کابرا ئامادە بێت باوکو دایکی خۆی بکوژێت بۆی کەوا کچێک بێنێت یا ئامادە بێت لەبەرەوەی میراتی ببات یا ئامادە بێکەوە لەبەرەوەی کەوا ڕێگری کۆمەڵە شتی لێکراوە یا کەسی وامان هەیە خۆی دەسێتە کوشتنی خۆی ینی ئەمەشمان هەیە ینی بەڕاستی ئەمەش تاوانێکی گەورەیە بۆیە من و تۆی مسلمانە بێ زۆر وریابین و ئاگامان لێبێ ئینسانی مسلمان ئومێدی زۆرە بە خوای پەروەردگار خوای پەروەردگارە فەرمێ لا تقنطوا من رحمة الله يعني خوای پەروەردگار ئیسلام هاتووە بۆی ئومێد بە خەڵکی بدە قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله يعني خوای پەروەردگارە فەرمێ ئەوەی کەوا زۆر تاوانی کردووە يعني أسرفوا يعني ڕۆچووە لە تاوانە لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا بشرط إنسان بقرته بولا يخوي برد خواله همي خوش بيت يعني أما شيء جينت أما أو جين إسلام أمید بە خەڵکیە دا زۆر باشە مامۆستا وەک پێشتر ئاماژەم پێکرد بەرنامەکەم دووتەوەرە کوشتن بە من دەستم بچێتە خوێنی کەسێکی دیکەوە یان بۆ منە ئەو ڕووداوانە تەوەری دووەمیشمان بریتە لە خۆکوشتنەوە ئەوەی کە مرۆڤێ دەستی بچێتە خوێنی خۆی بەڵام کۆتا پرسیارم لەسەر تەوەری یەکەم هۆکارەکانی پەنابردنی خەڵک بۆ کوشتن بۆچی لە ئێستادا خەڵک لەگەڵ ئەم هەموو تێگەشتن و پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا و بۆمنە وەکو جاران فەقیری و پێکەوەبوونی چەند عایلێ پێکەوە و نازانم لەگەڵ زۆربوونی هۆکارەکانی خۆشبەختی و ئاسوودەی و بوونی مەعاش و پێشکەوتن و زانست و تەکنەلۆژیا بۆچی هێشتا مرۆڤەکان پەنا بۆ کوشتنە بن هۆکارەکانم بۆ باس بکەیت خۆکوشتنەکەی یا کوشتن ئەوەی کە خەڵک دەستی دەچێتە خوێنی باوکی دایکی یا دراوسەکەی هەر کەسێکی دی بەڵێ خۆی یەکێک لەو هۆکارانە یەکێک لە سەبەبە ڕئیسیەکان ئەوەیەکەوە ئێمە دوورین لە ئیسلام ئەوەی ئێمە یەکێک لەو شتانە لە خواترسانمان کەمە مراقبەی خواییمان نییە یعنی بەڕاستی ئەگەر کەسێک لە خوا بترسێت دەستی ناچێتە کوشتنی کەسێک چکە ئەگەر کەسێکت کوشت خۆش مەحرومە بی لە بەهەشت تێگەی یعنی ئەمە ئەوە ئەگەیەنێت یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بریتیە لە دووربوون لە دینی خوای پەروەردگار دووربوون لە ئیمانێکی بەقەوەت تەقوایەکی زۆر ینی ئینسانەگە تەقوای زۆری هەبێ چۆن حەزەکە خۆی بژی عیبادەتی خواکە حەزەکە ئینسانەکان هەندا عیبادەتی خوا بکەن ئینسانەکان فێری خواناسی و ئەکات و داوای بۆ لای خۆی پەروەردگار خەڵکی هانەدا بۆ کاری چاکە نەک بە عەکسەوە بۆ کاری خراپە ینی بەڕاستی یەکێک لە هۆکارەکان بریتێ لە کاڵی و کزی ئیمان ئەمە ژێکە لەوە دوو سێرەکەی شتەکان دنیایی ینی تەماشاکەی ئەو شتانێکەوە ئێمڕۆ ئێمە و تۆ ئەیبینین خەڵکی ئەیبینێ بە چاوی خۆی لەسەر شتی دنیاییە لەسەر شتی قیامەتی نییە کە تەماشاچنۆکیە هەمووی تەماحی دنیای یعنی کابرا دەسێتە باوکی دەسێتە دایکی دەسێتە خوشکی دەسێتە برای شتەکە دنیاییە یعنی سێرەکەی بە تایبەت ئافرەتان زۆر جار ئەکوژرێن بە ناوی کۆمەڵە شتەوە بەڕاستی ئەوش تاوانێکی زۆر گەورەیە یەکێک لەو شتانەکەەوە ئەو ناوەی لێنراوە بە ناوی شەرەفەوە ینی ئیسلام هاتووە ئەگەر خوشکێکیش زینا بکات هاتووە ئەگەر شووی نەکرد بێت کچ بێت حەدی بۆ داناوە خۆ حکمی ئیسلامی نیە ئەمڕۆ حەدیشی بۆ دابنێ حەدەکەیشی لێ بدرێت وانە تەوبەیەکی لەسەرە يعني ئەبێ شتەکان ئەوەش نییە بە سادێکینەوە نعوذ بالله تاوانێکی گەورەیە ئینسان زینا گوناهە تاوانێکی گەورەیە لای خۆی نایدات دەست ئامۆزا و پورزا نایدات دەست ئەوان خۆیان عەدالەتێک دادگایەک یاسایەک قانونێک بۆی دەرچۆنێتی کوشتنەکەیشی دیاری کردووە وەکو لە کوردە لە مزگەوتیشان نوێژێکی نەکردو براکەیان لەوەی باڕشی بەخوا نەبێ بەڵام دێت ئەم کوشتنە کە هەڵقڵاوی دەرونی خۆیەتی بەرگی ئیسلامی بەسەر ئابڕێ لە کاتێکا لەوە خۆشی باوەڕ هێر بە ئیسلام نەبێ بەڵێ زۆر جار ئەو کەسانە ئەبیسین کە کەسێک ئەکوژرێ لەسەر شتێکی ئاوا بڵین لەسەرەوەی بڵین شەرەفی لەکەدار بووە کابرا هەر خوا ناناسێت
بەڵام ئەچێ سەرەکەی لەسەر ئیسلام کەوتووە ئەڵێ وەڵا ئەمە کوژراوە خراپە و مەشروب خۆری و لادانی باوکەکە بۆتەوە کاری لادانی مناڵەکانی بڵێ حالیان ئێستا ینی برەو دراوە بەوە ینی برەو دراوە بەچی بە نێرگەلە بە دۆمینە بە چایخانە بە ئەو شوێنانی کەوا شوێنی چی پێوترێت بلیار و قمار و کافتریا و ئەوانە ینی زۆر گەشەی کردووە بەڕاستی زۆر هەوڵی بۆ ئەدرێت زۆر بەرنامەی بۆ داڕێژراوە بۆ ئەوەی کەوا ئەم گەنجانە بە تایبەت گەنجی سەرڕۆکاتە کافتریاکان ینی گەنجەکان سێرەکەی ڕۆژ تا ئێوارە گەنجی وا هەیە هەر لە ئێوارەوە لە کافتریایەکە دانیشە دۆمینێ ئەکا ئەم نێرگەلە ئەخوات جگەرە ئەخوا کۆمەڵێکەوە هەندێک شتکەوە لە ئیسلامە قەدەغەیە یا لە ئیسلامە زۆر شتێکی بە خراپ باسکراوە کە ئەمڕۆ ینی تەماشاکەی برەوی پێ ئەدرێت ئەوە برەوی پێ ئەدرێت ئەم گەنجانە ئەم خەڵکانەی کەوا مەشغوڵی ئەمە بن بیریان بەلای خواناسی و عیبادەت و وڵات پارێزی و ئینسان مرۆڤ دۆستی و ئەمانە نامێنێت بەڕاستی ئەمە و ئەکار ڕۆحی ئینسان دەربهێنێت لە خۆشەویستی وڵاتیە لە خۆشەویستی خزمایەتیە لە خۆشەویستی ئینسانیەتیە لە خۆشەویستی ینی ئەمانە لە ناو جەرگی دەرهێنێت وای لێ بێڕەحمە بێت بەڵێ مامۆستا یەکێکی دیکە لەو هۆکارانە شتێکی هەر زۆر قێزەون و بچووکە زۆرجار لەسەر فولایەتی سیارە زۆرجار لەسەر هۆڕێنێ زۆرجار لەسەر بوونە ئەوەی کە دوو کەس هاندەری یانەیەکن هاندەری و تیپێکی وەچین بەتابەت کە لەسەر لە مۆندیالاین دەستیانەچێتە خوێنی یەکترەوە ئەمە تا چەند بۆونە هێندە شتێکی تری ناشرینە بۆمە زۆرجار کاتێ برا دەستیەچێتە خوێنی براکەوە لەبەرەوەی کە وێلایەکی بەوەندە 12 دەفتەری هەیە تا ڕادێ ئەڵێن شتێک لەوە چ ڕێی دنیا بێ بەڵام ئەمەیان تۆ لەسەر فولایی تێک لەسەر کۆمەڵشتی تری بچوو ئەمە هەر ئەوە نەیتر ناشرینترە بەڵێ ئەو نەیتر ناشرینترە من لە سەرەتای بەرنامەوە عەزم کردن ئینسان زۆر بەڕێزە لای خۆی پەروەردگار ئەو ڕێز و احترامش بە ئیسلامەوە ئەیمێنێت تەماشا بکەین ورد بینەوە لی زۆر ئەوە گرنگە کەوا من و تۆی موسڵمان بگەڕێنەوە بۆ ئیسلام ئیسلام قەدەغەی کردووە و تەماشاکەی وەکو جەناب فەرموو لەسەر فولایەتێک یا لەسەر جمهوری وڵاتێک کە ئەو تیپەی ئەوە بردوێتی ئەوی تریان دۆڕانێتی برای کوشتووە ینی وەرە ئاخر لە ڕۆژی قیامەتە تۆ جواب بچێت بەرامبەر خۆی پەروەردگار لەسەر چی کوشتوویەتی ینی لە ژیان بێبەشی کردووە لە عیبادەتی خوا بێبەشی کردووە لە ئاوادانکردنەوەی وڵات بێبەشی کردووە ئینسان کە وەختی خی گەورە دروستی کرد ئەوەندە ڕێزی پێدا ئەمری کرد بە مەلائکەتەکان سوزدەی بۆ بن لەوەرە تۆ ئەم هەموو ڕێز و احترامە هەمووی بێنیتەوە سەرچی سەر فولایەتێک بێنیتەوە سەرچی سەر جمهوری وڵاتێک و جمهوری تیپێک ینی وەرە سیر کە شتەکان چۆن سادە ئەبنەوە ئەگە ورد بینەوە ینی ئەمە بەڕاستی ئێمەی موسڵمان ڕێزی ئینسانمان زۆر لایە ئینسانمان زۆر لا خۆشەویستە بەڕاستی ئەبێ ئینسان حتا پێغەمبەری خوا فەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس چاکترین کەسە و کەسەیە کە سوودی بۆ خەڵکی بێ دەی ئەگەر خەڵکی سوودی ئەگەر بە عەکسەوە ئەمە وەرگرین ئەوەی کە خراپترین کەسە کە زەرەری بۆ خەڵکی هەیە زەرەر چۆنیە زەرەر ئەوەیەکەوە هەوڵدا بۆ کوشتنی هەوڵدا بۆ سوکایەتی پێکردنی هەوڵدا بۆ لەکەدارکردنی مسلمان عیبدارکردنی مسلمان ئەمانە هەمووی تاوان بە تاوان ئەژمێرن زۆر باشە مامۆستا چینە سەر تەوەری دووەم مەسەلەی خۆکوشتنەوە حتا لە سیرەشدا هاتووە کە پیاوێک دوای جەنگێکی توولانی دوای ئازایەتی و نەبەردیەک لە سوپای ئیسلامدا کاتێک کە بریندار دەبێت بە ڕمەکەی خۆیدا بەسەر ڕمەکەیدا و خۆی کۆتایی بە ژیانی خۆی دێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدەی ئاگری پێدەدا بە ئەوانەی کە ناسیویان یا بە دەوروبەریەوە بوون تەنانەت لە ناو سوپای ئیسلامیشدا کە لەگەڵ پێغەمبەری خوادا بوو بێ ناکاتە ئەوەی کە بۆونە ئەم مرۆڤە پێم خۆشە لەبارەی خۆکوشتنەوە ئیسلامی پیرۆز چۆن ڕێگری لەم کارەکە وە پاشتر چینە سەر هۆکارەکانی و چارەسەریش بەڕاستی ئێمە تەماشاکەین ورد بینەوە لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیان ئەم شتانە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوویان داوە وەکو ئەو سەحابەی جەنابت باست کرد وەکو ئەو سەحابەی کەوا لە جەنگا بەشداریەکە دیفاع لە دین و کەلیمەی لا اله الا الله ئەکا لەبەرەی پێغەمبەرایە صلی الله علیه وسلم یعنی بەڕاستی یعنی ورد بینەوە تەماشاکەین دیفاعێکی زۆری لە کەلیمەی لا اله الا الله و ئیسلام و پێغەمبەری کردووە یعنی گەورەترین شتی بە سەحابەی پێغەمبەرە کە چونکە پێغەمبەری بینیوە لە خزمەتی پێغەمبەرە بۆ صلی الله علیه وسلم سێرەکەی ئەم سەحابە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای ئەوەی کەوا بەرگەی ئازاری برینەکەی ناگرێت ئەچێ خۆی ئەکوژێت پێغەمبەری خوا فەرمێ ئەوە ئالی ئاگرە بۆ لەبەر چی لەبەر ئەوەی ئینسانی مسلمان نابێ خۆی بکوژێت ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی ترا ئەفەرمێ هەر ئینسانێک خۆی کوشت بە چ شتێک خۆی کوشت بێت ئایا ئیسە سەرەکی خۆسووتانن هەیە خۆخنکانن هەیە زۆرمان بینیوە زۆرمان بیستووە
کە مامۆستامان بووە خۆی خنکانەوە لەبەر نەبوونی ژیانی لەبەر تەسکی ژیانی لەبەر ناڕەحەتی ژیانی ئیسلام ئەفەرمێکی ئەفەرمێ هەر کەسێ خۆی کوشت بە دەستی خۆی لە ڕۆژی قیامەتە هەر بەوە ئازار ئەدرێتەوە بەو شێوەیە ئەکوژرێتەوە یعنی ئەگەر بە ئاستنیە خۆی کوشت بێت ئەگەر بە خۆی خنکانە بێت ئەگەر خۆی ژەهر خواردو کرد بێت ئەگەر خۆی سووتاند بێت یعنی بەو شێوە ئەزیەت و ئازار ئەدرێت ئەگەر بڕوای بە کوشتنەکەشی بێ خوا پەنامان بە ئەبەدی لە دۆزەخە ئەمێنێتەوە بەڵام اللهمە ئەگەر پەشیمان بێتەوە لەوە ئەچێت عقوبە و ئەزیەت ئەچێژێ و بە ڕەحمی خوای پەروەردگار دوای خوای پەروەردگار والله ئەعلەم خوای گەورەی خاتە بەهەشتەوە یان کە تەوبە بکات. زۆر باش مامۆستا هەمیشە ئەو کەسانی کە هانا بۆ ئەم جۆرە خۆکوشتنە بن لە فەراغێکی ڕۆحی ئاژین یان بۆ منە بەدەست گرفتێکی گەورە دەژین کە هەمیشە ئیسلام هانی مرۆڤەکاندا یان بۆ من مرۆڤەکان فێرەکە کە چۆن ڕوبەڕووی گرفتەکان ببنەوە ئەوەی کە لە ئەوروپای بینین خەڵک کە خۆی دەوژێت لە بێکەسیەوەیەتی لە بێتاقەتیەوێتی واتە فەراغێکی ڕۆحیە ئیسلامی پیرۆز چۆن ئەم فەراغە ڕۆحیە پڕەکاتەوە چۆن ئەم معنەوێتە بە مرۆڤ ببەخشە کە ڕوبەڕووی هەموو گرفت و ناخۆشی و تەنیایەکانی خۆشی بکاتەوە. بەڵێ ئیسلام شتی زۆر جوانی هەیە یعنی ئومێد بەخشی زۆر هەیە سێرەکەین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من عجایبم لە ئیشی ئینسانی ئیمانداریت ئەفەرمێ ئەمە تایبەتە بە ئیماندارە بە مسلمانە بۆ ئەزانی بۆ لەبەرەوەی ئیشی ئینسانی مسلمان ئەفەرمێ کاتێک ناڕەحەتێکی تۆشە بێ سەبرەگرێت سەبری ئێمەی مسلمان سەبری پێداوی ئەبێ مسلمانان سەبریان هەبێ لەسەر ناڕەحەتیەکان لەسەر ناڕەحەتی مادی لەسەر ناڕەحەتی معنەوی لەسەر ناڕەحەتی هەموو ئەو شتانەیەکەوە مادی و معنەوی تایە ئەگرێتەوە بۆ نمونە زۆر جار ئینسان تەماشاکەی ئەبێ سەبری هەبێ لەسەر چی لەسەر ئەم وەزعیکەوە هاتووە بەسەریە سوای ئێمەی مسلمان سەبرمان هەیە کە سەبرت بوو پێغەمبەری خوا فەرمێ ئەجر وەرەگری لەسەر سەبر ئینەکە ئەفەرمێ لەسەر ئەو سەبرەی پاداش وەرەگری لای خوای پەروەردگار بۆیە ئێمە چاوەڕێی پاداشتی خواین بۆیە سەبرەگرین لەسەر نەبوونی لەسەر نەداری لەسەر نەخۆشی لەسەر مشکلاتی عائلەیی لەسەر کۆمەڵانی کێشەی ترکەوە ئینسان تووشی ئەبێت لە دنیاە سەبری لەسەرگرین زۆر جار لەسەر قسەی دەوروبەرت زۆر جار ئینسان تەماشاکەی قسەی دەوروبەری و ئاکا خۆیە کوژێت قوتابی وامان بووەکەوە خۆی کوشتووە لەسەرەوەی کەوا دەرنەچووە تێگەی لە مەکتەب دەرنەچووە سێرەکەی ئەمە بەشێکی هەندێکی ترمان هەیە سێرەکەی خۆی کوشتووە لەبەرەوەی کەوا نەدراوە بە کەسێک یعنی ئەمە ئیسلام هاتووە کە قەدەری خوای پەروەردگار خوای گەورە ئێمەی فێر کردووە کەوا قەدەرن خوای پەروەردگار وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم ئێمە ئەمانە ئومێد بەخشن بە ئێمەی مسلمان ئەمانە ئومێدمانە دەنێ خوا ئەفەرمێ چی وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم ئەو شتێکەوە بەنسیبی تۆ نابێت کە تۆ زۆر حەزەکەی بەنسیبت بێ کە تۆ زۆر ئاواتی بۆ ئەخوازی کە تۆ زۆر هەوڵی بۆ ئەدەی کە تۆ گریانی بۆ ئەەکەی کە تۆ بێتاقە دەبی بۆی بەڵام ئەفەرمێ وهو خير لكم ئەگەر بەنسیبت نەبوو ئەگەر نەدبوو ئەگەر پێت نەدرا وهو خير لكم ئەوە خەیری تایە بۆت یعنی ئێمە ئەمە ئومێدمان پێ ئەبەخشێ وە لە فەرمودەکە کە فەرمووی عەجیبم لە ئیشی ئینسانی ئیماندارێت ئیشەکانی هەمووی خێرن تەماشاکەی ئەگەر ناڕەحەتی توش بوو سەبری لەسەرەکەی ئەگەر خۆشیت بوو سوپاسی خۆ ئاکەی لەسەری چوێ ئەزانی ئەم نیعمەتە خوای پەروەردگار تۆی پێبەخشیوە یعنی بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئیسلام هەمووی ئەبێتە مای ئەوەی کەوا ئومێدێکمان هەبێ لە ژیانە بژین بە ئومێدی چی بە ئومێدی ئەوەی ئەگەر خۆشیمان بوو چاوەڕێەکەین سوپاسەکەین لەسەری خوا پاداشتمانەداتەوە ئەگەر ناخۆشیەکیشمان توش بوو ناڕەحەتێکیشمان هات بەسەرا سەبرەگرین ئەو سەبرە ئەجرهم بغیری حیساب یەکێک لە ئاەتەکانە فەرمێ إنما الصابرون أجرهم بغير حساب أفرمي إنسان الصابركان أجر پاداشتیان ببێ حساب لای خوای پەروەردگار هەتا لە فەرمودەیەکە فەرمێ ئەوەندە منزیلە و شوێنیان بەرزە لای خوای پەروەردگار ئەوەندە جێگایان خۆشە ئەوانەی کە ئەزیەتیان نەبووە لە دنیاە ئەوانەی کە ناڕەحەتیان لە دنیاە نەچەشتووە ئاوا دەخوازن ئەڵێن خۆزگا ئێمەش ناڕەحەت بووینایە ئەو جێگە خۆشەمان دەستکەوتای ینی بەڕاستی ئەوە ئومێدت پێ ئەبەخشێ ئەبێ من و تۆی مسلمان بگەڕێنەوە بۆ ئومێدە مامۆستا کۆتا پرسیارم ئیسلام بۆ هەموو دەردێک دەوا و چارەسەرێکی هێنا و توانی بێتی ڕوبەڕووی ئەم دەرد و نەخۆشیە بێتەوە بۆ مەسەلەی خۆکوشتن ئەوەی کە مرۆڤ دەست بۆ خوێنی خۆیە با کۆتایی بە ژیانی خۆی دێنێ ئیسلامی پیرۆز چ چارەسەرێکی داناوە بۆ منە چۆن وا دەکات ئەم مرۆڤە لە بڕیاری لە سەتاسەتی خۆکوشتنەوە بیکاتەوە بە مرۆڤێکی گەشتبین و بەردەوام لە ژیان ئیسلام هاتووە ئەم ئومێدانە کە باسمان کرد ئەمانە هەمووی بکەین بە یەک ئەبێتە هۆکارێکەوە ئەم ئینسانە بۆ نمونە کەسێک لە ژیانە بێتاقەتە یعنی ئەمە ئەگەیەنێت پرسیارەکە وایە کەسێکەوە
سەرکی لە ژیانە بێزار بووە بەهۆی هەر هۆکارێکەوە بێت بەهۆی هەر شتێکەوە هەبێ کە لە ژیان بێزار بووە سێرەکەی ئەم ئینسانە ئەوەندە بێتاقەت بووە پەنا ئەبا بۆ پەنای خۆکوشتن چکە لە وڵاتانە بڕوایان بە قیامەت نییە بڕوایان بە زیینوبوونەوە نییە بڕوایان بە ئەجر و پاداش نییە لەوە دنیاوەری ئەگرن بۆیە سێرەکەی کەسانێکەوە سێرەکەی شەهادەیەکی زۆر بەدەست ئێنێت شەهادەیەکی بەرزی هەیە سێرەکەی لە کۆتاییە ئەبینێتکەوە هەموو ڕۆژێ ئەچێ بۆ دەوام و ئێتەوە ئەچێت لەسەر پردێکە خۆی خاتە خوارە خۆی کوشێت سێرەکەی ئەمانە ئومێدێکیان نییە یعنی تەواو بێزار بوون چەند ساڵێکە هەوڵی خۆیان داوە سێرەکەی بێتاقەت بوون لە ژیان هەچی بیریان کردێتەوە بیرێکی وایان نەبووە بەڵام ئێمەی مسلمان بیرێکی ترمان هەیە لە دوای ئەم ژیانە ژیانی بەرزەخمان هەیە لە دوای ژیانی بەرزەخ ژیانی بەرەو بەهەشت و دۆزەخمان هەیە چونکە ئەم ئومێدەمان پێ ئەبەخشێ ئەم چاکانە گەڕانەوەمان دوورکەوتنەوەمان لە خۆکوشتن و لە خەڵکی کوشتن ئەمان گەیەنێتە بەهەشتی خوای پەروەردگار ڕێزی مرۆڤەکان وامان لێ ئەکا کەوا ڕێزی مرۆڤمان لابێ کەوا وامان لێەکە بمانگەێنێتە چی بمانگەێنێتە ئەوەی کە خۆی پەروەردگار بەهەشتێکمان بەنسیب بکات بەهەشتێکمان پێ بدا جا ئەو بەهەشتە هەر ئینسانێک ئومێدی ببێت بەو بەهەشتە و ئومێدی بە ڕەحمی خۆی پەروەردگارە بێ و هەوڵدا خوا لە خۆی رازیکە یەقینت هەبێ هەر کەسێک هەوڵدا خوا لە خۆی رازیکە خواشی لێ رازی ئەبێت و خەڵکیشی لێ رازی ئەبێ بەس بە عەکسەوە ئەگەر خەڵکی هەوڵدا خەڵکی لە خۆی رازیکە خەڵکیشی لێ رازی نابێت و خەڵکی خواشی لێ ئەڕەنجێ ینی هەردووکیان هەم خەڵکی لێ ئەڕەنجێ هەم خوش جا بۆیە من و تۆی مسلمان ئەبێ زۆر زۆر وریابین و ئەو کەسانی کەوا نائومێدن لە ژیان کە بێتاقەتن لە ژیان کە ئومێدیان نییە کە زۆر خەفەتبارن کە زۆر مشکیلاوین مشکلیان زۆرە ئەبێت دڵ بە ڕەحمی خوا زۆر خۆشکن ئەبێ ئومێد بۆ خۆیان بگەڕێنەوە بزانە بەڕاستی ئینسانی مسلمان ئەبێت زۆر نائومێد نەبێت لە ڕەحمی خوا ئەبێت زۆر بێتاقەت نەبێت لەو ژیانەی کەوا چونکە ژیانی دنیا کاتیە ئەبێ ئینسان ئاوا سەیریکە ینی ئەو ئینسانانە کە ئومێدیان بۆ ئەگەڕێتەوە تەماشاکە ژیانی دنیا کاتیە هیچ شتێک تا سەر بۆ کەس نەبووە دەسەڵاتدارانمان بینی هەر لە فیرعەونەوە هەتا ئەمڕۆ کەچی چەند کەسانێکی زۆر زۆر دەسەڵاتدار کە بە چاوی خۆمان بینیمانن هەتا هەندێک لە سەرکردەکانیشمان بینیوە کەوا سێرەکەی ئەو هەموو خۆشی دنیای لەبەردەسا بوو ئەو بەجێ هێشت کەسێکی فەقیری داماوی تریش کە هیچی نەبوو هەر مرد هەردووکیان هەر ئەمرن بەچیوە ئەو گەڕایەوە بۆ لای خوا بە هیچەوە بە کفنێکی سپیەوە یا بە زۆر جار بەجلوبەرکەی خۆشیەوە گەڕێتەوە بۆ لای خوا دەی ئەمی تریش کە هیچی نەبوو لە دنیاە هەر بەو شێوە گەڕایەوە بۆ لای خوا جا بۆیە من و تۆی مسلمان ئومێدمان بەوە بێکەوە خوای پەروەردگار ژیانێکی دنیاە ژیانێکی کاتیە ژیانێکی هەتاهەتایی نییە بۆیە من و تۆی مسلمان ژیانێکی هەتاهەتایی چاوەڕی بەهەشت ئێمە چاوەڕی بەهەشت دەکەین بۆیە ئومێدمان بەو بەهەشتە بێت ئەم ژیانی دنیامانە لەدەست نەدەین بەهۆی ئەوەی کۆمەڵی مشکلاتی زۆر زۆر سپاس دەکەم خی گەورە پاداشتی بەخێر داتەوە خی گەورە لێتان ڕازی بێ انشاءالله دەوارین خی گەورە لێمان وەرگێ و خی گەورە لە هەمومان قبولکە خی گەورە سەلامەتان کا و خوا پاداشتی ئێوەش باتە بۆ میواندارەیەکەوە کردن جزاک الله بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تام ساتە بینەرمان ئومێد دەکەین کۆمەڵگەکەمان دوور بێت لە کۆمەڵگەیە کە کوشتن و خۆکوشتن وەکو چۆن ئێستا لەسەر توڵی هەواڵەکان لە هەرێمی کوردستان ڕێژەی کوشتن و خۆکوشتن لە هەڵکشاندایە ئومێد دەکەین کە خوای گەورە دەرویەکی خێر لە میلەتە بکاتەوە و کۆتایی بەم حاڵەتی کوشتن و خۆکوشتانەش بێن تا بەیگەشتنەوەی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ